لێرە ڕێز لە نووسەر و ڕۆمانوسێک دەگیرێت کە لە هەفتاکانی سەدەی ڕابردوو دەستی بە نووسین کردووە. لە مەراسیمێکدا لە هەولێر نووسەر و ڕۆمانوس عەزیزی مەلاڕەش لەلایەن دامەزراوەی عەلەکە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا لە پای ئەو خزمەتەی بە ئەدەبی کوردی لە نێوان ڕۆمان و کورتە چیرۆکی منداڵان پێشکەش بە فەرهەنگی کوردی کردووە. بەڵێ ئەمانە ئەڵماسەونەکانی نیشیمانن، ئەمانە مروارێ درەوشاوەکانی کوردستانن. لەبەر ئەوە پێویستە ئێمە ڕێز لە مێژووی خۆمان بگرین، ڕێز لە هەڵ و تێکۆشان و قوربانیدان و شەون و خونی ئەمانە بگرین. زیندانەکان، شاخەکان، قوڵایی شوێنە نەبەردیەکان و خۆراگریەکان ئەمانە ئەناسن. لەبەرەوە ئەرک و واجبی هەریەک لە ئێمە بۆ ئەوەی دڵی دایکی نیشتیمان خۆشکەین، هەڵسین بە ئەمەک، هەڵسین بەسەرکردنەوەی ئەمانە. هونەر فەرموو بێکەوە ڕێزلێنانەکە بەخشم. کوڕەکەی عەزیزی مەلاڕەش دەڵێت باوکی تێکەڵی هیچ لایەنێکی سیاسی نەبووە، بۆیە پشتگوێ خرابوو. بام قەڵەمەکەی نەدۆڕاندووە، نەیدۆڕاندووە. ئەوە ڕۆژێک لە ڕۆژان بەگەر هیچ حزبە و لایەنێک و سیاسی نەکەتووە. قەڵەمەکەی کەنە ڕواندی ئەوە لە لایمە گەورەترین سەربەرزیە چاوەڕێوی ناکەکەی چی بۆ بکری. لە مەراسیمەکەدا فیلمێکی دۆکمنتاری لەبارەی ژیان و بەرهەمەکانی عەزیزی مەلاڕەش پێشکەش کرا. مامۆستایەکی زانکۆش بە پێویستی دەزانێت نووسەران و ڕووناکبیران پشتگوێ نەخرێن و گرنگی بە بەرهەم و نووسینەکانیان بدرێت. پێویستمان بە زمانێکی هاوبەشمانە، پێویستمان لە یەکتر ئێمە تێ بگەین. کێشایانی ئەوەیە ئێمە خەڵاتی بکەین، پێویستە ناوی بەرز بکرێتەوانە. ئەگەر لەلایەکەوانە حکومەت ئەو بوارەی نەبوو، وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەدە ئەو بوارەیان نەبوو، پێویستە ئەم جۆرە دەستگایانە کە من بەڕاستی بە شتێکی زۆر گەورەیدا ئەنێم. زۆر سوپاسی ئامادەبوونی میوانە بەڕێز. عەزیزی مەلاڕەش لە ساڵی 1938 لە گوندی چەغەمیرەی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. هەر لە مەلایەتیەوە بۆ مامۆستایەتی و لەوێشەوە بۆ دنیای ئەدەب و نووسین. یەکەم بەرهەمیشی بە ناوی خاک بووە، بەڵام مۆڵەتی بڵاوکردنەوەیان نەداوەتێ، بۆیە بە ناچاری بە ناوی ئافرەتێکی ناوچەکەیان بڵاو کردوێتەوە بە ناونیشانی چۆخا سێوێ. هیشام سعید، KNN هەولێر. بشنە ناو یەک وەک ئێش و زام.